گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی نەتەوەیی دژی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی نیشتیمانی عێراق. ڕاستەوخۆ لەگەڵم دەبێ بەڕێز قوڕیشی، زۆر بەخێر بیت. سوپاس بۆ ئەوەی کە زۆر جار قسە بۆ ئێمە دەکەیت لەباری مادە هۆشبەرەکان لە عێراق. ئەگەر پێم بڵێ بەپێی ئامارەکان وا دەردەکەوێت کە هەوڵەکانتان بە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر سەرکەوتوو بوو بێت لە عێراق؟ بەڵێ بەناوی خدای گەورە و میهرەبان لە سەرەتادا سوپاسی کوردستان 24 دەکەین بۆ ئەو دەرفەتە بە ڕێزەتان و هەروەها بۆ تەقەکردن تەقەدان لەو بابەتە گرینگە. لە ڕاستیدا ئێمە بە گوێرەی پلانەکان بەردەوامین لە عێراق بۆ دەستگیرکردنی ڕوبەڕووبوونەوەی بازرگانانی مادەی هۆشبەر لە ئەنجامدا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق بە هاوکاری یەکتر توانیویانە ژمارەیەکی زۆری ئەو بازرگانانە باشە. ئەو دوو بازرگانی کە دەستیان بەسەر داگیراوە دوێنێ ئەمڕۆ ینی درۆنیان بەکارهێناوە، ئێستا بازرگانانی مادەی هۆشبەر ڕێگای هێندە نوێ و جیاواز دەگرنە بەر، ئێوە دەتوانن بە ئاسانی کۆنتترۆلیان بکەن؟ سیرکە بەدڵنیاییەوە هەمیشە بازرگانانی مادەی هۆشبەر ئەوان هەمیشە ڕێگای جیاواز بەکاردێنن بۆ بە قاچاقبردن و هەڕمێنکردنی بابەتەکانیان. بەدڵنیاییەوە یەکێک لە ئامرازەکانیش ئێستا بەکارهێنانی ئەو درۆنانەیە، بەڵام دەتوانرێت کۆنتترۆل بکرێتن لەم دوای یەشدا بەکارهێنانی درۆن بچووک قەبارەیان بچووکە لە بۆ بازاڕەکانی خۆیان کە تۆزێک هەندێک چاودێریکردنیان ئەستەمترە بۆ گواستنەوەی ئەو مادانە. ینی ڕێگاکانیان هێندە وردن کە ئاسایش و لایەنە پەیوەندیدارەکان نتوانن بە ئاسانی کۆنتترۆلیان بکەن؟ ناخێر، مەسەلە ئەوە نییە کە ئەوان دەتوانن ڕوبەڕویان بنەوە، بەڵام دوای ماوەیەک لە بەدواداچوون و زانیاری هەواڵگەری و ئەمنی هەروە وردبینی لە زانیاریەکان ئەو زانیاریانە بەردەستن، دواتر پلانی گونجاویان بۆ دادەنرێت بۆ دەستگیرکردنی ئەو مافیانە. باشە، عێراق پلانێکی جددی هەیە، ئەم بابەتەی زۆر بە جددی وەرگرتەوە، پلانی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر؟ بەدڵنیاییەوە چەندین پلان هەیە و چەندین ناوەندی توێژینەوەش هەیە بۆ ئەو بابەتە، هەروە لە ئستشاریەتی لە ڕاوێژکاریەتی ئاسایشی نیشتمانی و هەروە ناوەندی ناهڕین بۆ توێژینەوە، هەروە چەندی توێژینەوەی استراتیژی ئەنجام دراوە، پلانی استراتیژی دانراوە لە ماوەی ساڵی 2024 تا ساڵی 2028 بکەم و ماوەی 4 ساڵ پلانی درێژخایەن و استراتیژی دانراوە، هەروەها هەموو هەنگاوەکان تێیدا دیاری کراون، هەمووشیان ڕاوێژ بە کەسانی پسپۆڕ و زانکۆی تایبەتمەند کراوە بۆ گرتنەبەری ئەو پلانانە. دەتانەوێت ساڵی 2028 بە چه ئامانجێک بگەن؟ پەنا بە خوددا بەسەر مادەی هۆشبەردا زاڵ دەبین بە نزیکترین کات و ئەمە هەوڵ و خواستی حکوومەتی ئێستایە و ئەوانەی کە ئەوە نەک تەنیا حکوومەتی بەغدا بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو هەوڵەدا بەشدارە و هەوڵی زۆری هەیە و زۆریش هاوکارمانە و هەڵمەتی ئەو شیارکردنەوەی خەڵک بەردەوامە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخەیە. زۆر باشە. بەڕێز قوڕیشی، ڕۆژی 22 ئەم مانگا عێراق کۆنگرەی نێودەوڵەتی دەبەستێت و وڵاتانی دراوسێش بانگ دەکات. ئەم کۆنگرەیە بۆچی گرنگە لەبارەی مادەی هۆشبەرەوە؟
بەڵێ ئەو کۆنگرەیە کۆنگرەی دووەمی نێودەوڵاتیە کە لە هەمان بەروەردە ڕێکەوتدا ئەنجام دەدرێت لە 20 مانگی حەوت دەبێتە کۆنگرەیەکی زۆر گرنگ وڵاتانی دراوسێ وڵاتانی هەرێم و باڵیۆزانی وڵاتان تێیدا بەشدار دەبن بۆ توێژینەوەکردن و دوودزینەوەی ڕێگە چارە بۆ ئەو وڵاتانەی ناوچەکە و تەنانەت ئەو وڵاتانەش تێیدا بەشدارن کە دراوسێ عێراقیش نین بۆ هاوکاریکردنی ئەمنی هەروەها ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان لە پێناو دۆزینەوەی مەتەڵی ئەو بازرگانانەی کە زۆر جار باز لەوە دەکرێت کە وڵاتانی دراوسێ ینی لەوێوە مادەی هۆشبەر دێتە نێو عێراقەوە و بەناو عێراقیشدا دەڕوات وەکو ترانزیت عێراق بەکاردەهێنرێ لەگەڵ وڵاتانە چۆن هاواهەنگی دەکەن چی دەکەن بۆ ئەوەی کە ئەوە بنبڕ بکەن سیر کە بەدڵنیاییەوە مادەی هۆشبەر لە ڕێگەی بە قەچەقوێنانەوە دەهێنرێت لە وڵاتانی دراوسێەوە چ لە ڕۆژاوای یاخود لە ڕۆژهەڵاتەوە و بە دیاریکراویش لە کۆماری ئیسلامی ئێران کە مادەی کریستاڵ و حەشیش و ئایفۆن لە ئێوە دێت هەروە لە ڕۆژئاواش حەبەکانی کپتاگۆن لە سووریا و لبنانەوە دێن هەڵبەتە هاوکاریەکی و هەماهەنگێکی بەرز لە نێوان حکوومەت و وڵاتانی ئەو ناوچەیە بەردەوامن بۆ دانانی سنوورێک بۆ کاریگەریەکانی ئەو بازرگانە و ئەو ئاڵوگۆڕی ئەو مادە هۆشبەرەکان و هەروەها کاریگەریە عەقلیەکان حکوومەتە عێراقیەکان حکوومەتی عێراقی و ئێرانی هەوڵەکانیان بەیەکەوە چڕ کردووەتەوە بەڵام قاچاقچیان بە هەژمونی خۆیانیان داکوتیوەتە ڕەگ و ڕیشەیان داکوتیوەتە ناو کۆمەڵگەکان و پێویستی بە هەوڵی زیاتر هەیە بۆ ئەوەی بتوانین بەسەریاندا زاڵ بین هەروەها هەماهەنگی لەگەڵ لایەنی سووریا و لایەنی لوبنانیش بەردەوامە و هاوکاریش لە نێوان ئەو وڵاتانەدا هەیە پێش بەر لە تقریبەن 2 مانگ هەماهەنگێکی بەهێز لەسەر ئاستێکی باڵا لە نێوان حکوومەتی عێراق بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی سووریا هەبوو کە لە ڕێگەی ئەو هەماهەنگیەوە چەندین کەس دەستگیر کران کە بەنیاز بوون لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە لە سنووری هەرێمی کوردستانەوە بێنە ژوورە و بێنەوە بەڕێز حەیدەر قوڕیشی ئەندامی تیمی نەتەوەی دژی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی نیشتیمانی عێراق لە بەختەوە لەگەڵم بووی دەست خۆش